پرۆگرامی میوانی توێن بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانمێنی بەڕاستی چۆن دەری ببڕم. جاري عيب نییە يعني نەبوونی عیب نییە. پارەم پێ نەبوو چوومە خوارەوانە لەگەڵ ئەمە کە بینیم عەلاقەیەک پێڵاو کەوتووە ئەوەم لە پێ کرد و بردمن بۆ مەکتەب. بەڕاستی دیپشکەوشن ناڵێ بخەوین ئەبێ بە سەرسەرە لەگەڵ خێزانەکەمان بخەوین و هیچێکمان بکەوت هیچێکمان بەخەبەر بێ هیچێکی ترمان ناسێ ئەوی ترمان بخەوێتەوە. بەڕاستی نە شوێنەکەمان شوێنە و نەخان و کۆشمان خانیوە. ئێستا هاتینەتە ناو ماڵەکەیان هەردووکیان ئەیانەوێ لە نزیکەوە قسەم بۆ بکەن و باسی ژیان و گوزەرانیان بکەن. چەند مناڵتان هەیە؟ 5 مناڵتان هەیە. سیانی ئەخوێنن دوانیان زۆر بوردن. ئەو سیانەی کە ئەخوێنن چۆنە لە مەکتەب جلوبەرگ و پێداویستیەکان بە پێی پێویست ئەتوانی بۆیان بکڕێ؟ مامۆستا بۆیان نەکرێ درۆ بکەم نەوەڵە جلی مەکتەبی ژەر مامۆستا بۆی کردون هی جەژن ناتوانم من سیانم نوخسانە ئەنجا ئەوانم کوڕەکەم ڕەوەند کەوتۆتە 7 بەرمیل ئاوە کە کەوتۆتە 7 بەرمیل ئاوە 21 شەو لە خەستەخانە بووم 2 جار وەفاتی کرد ئەمری خوای کرد. ئەنجا دوایی دکتۆرێکی ئەڵمانی ژیایەوە کچەکە ژم ئەڵێ دەمارێکی مۆخی دروست نەبووە گەشەوشتی وەستاوە ئەو کوڕەیژم بەس ئەو کچە بچووکەم کە 2 ساڵە بەس ئەوەم ساخە بەس ئەوەم بەدریا ساخە. چۆنە ئەتوانی بیان بێ بۆ لای دکتۆر سەردانی دکتۆر؟ ناتوانم 5 مانگە ناتوانم نەوەڵڵا. ئەوەی کە کچەکەت کە دەماری سەری وەستاوە ئیشناک ئەو پێویستی بە چییە؟ پێویستی بە عملیاتە پێویستی بە سەردانکردنی بەردەوامی دکتۆرە؟ بەڵێ ئەرەوەڵا پێویستی بە سەردانی بەردەوامە ئەنجا نەوەڵڵا ئەنجا گەشەی وەستاوە ڕیخۆڵەکانی هیچ جومی ئەو ئیشی ئەوە نییە چونکە لە کاتی خۆیان خواردنی پێویستم ناونەتێ شتی باش نەبوو بیان نەمێ دەستم ئەوە نەبوو ئەوان بکەم. لەبەر خواردن هەستەکەی مناڵەکان کێشیان زۆر کەمە زۆر زەعیف و ئەگەر توانی بێتم یا برنجێکی یا سادەیە نەمتوانێ میوەیەکی باشیان بەمێ سۆزێکی باش گۆشتێکی باش. چۆنە گوزەرانتان لێرە چۆنە؟ زۆر سەختە زۆر سەختە ئەبێ 1 دینارێکم دەستەکەوێ بێم بە تەنکەرە ئاو ئەنجا شەو ناتوانم خەوم ئەوە هینەکەیە شێوەی 2 پشکەکەیە ئەم بەیانێ 5 دوو پشکەم کوشتووە. ئێرە 2 پشکی هەیە؟ 2 پشکی هەیە بێ ئاوە ئەبێ ئاو بکڕم ئەمڕۆ بەخوا ئەو تا پاری تەنکەرە ئاوم ناکە 15,000. وتت داوای کەبابی کردووە نەتوانێت چەندێک بوو داوایە کرد؟ لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە بۆی ئیتر وەڵا ژنێک 20,000 یامێ وتی توخوا بۆی بکڕە بۆم کڕی وتی دایکە دوعا بکەمتم بەڵێ دوعا بکە وتی دایکە بۆ خاتری و قورئانە خوا باران ببارێ من حەزم لەو کەبابە بوو. ئەنجا ئێستا ئەوەی تریانم داوای ماسیەکە 3 ڕۆژە باوەڕەکەی پێم نییە بۆی بکڕم ئەڵە دایکە بۆ نەماسێ دووکەڵەکە یە خۆشە. حەزیان لە خواردنە نەفسی گەورە ئەگیرێ بەسی مناڵ بە هیچ شێوەیەک تۆ ناتوانانی 3 ڕۆژە داوای ماسیەکە. بۆ مەکتەب هەموو ڕۆژێ پارەیان ئەیتێ وەکو تەلەبەکانی تر ڕفقەکان؟ ئەگەر پێم بەئانەمێ پێم نەبێنە وەڵڵا پارە ڕۆیشتون؟ ئەرە وەڵڵا جاری وا بۆ 2 هەفتە ئەرە وەڵڵا بە پێ ئەڕۆن بۆ مەکتەبەکە دوورە لێرەوە؟ ئەرە وەڵڵا دوورە لای مەسلح ئەوەیە بەس من پارەی کانێتی ئەوەم نییە.
یعنی بەفروشت ئەباری شوێنەکەتان زۆر سەختە هەورازە سەرەوە بە پێ ئەڕۆشتن بۆ ئەوێ ئەهاتنەوە خێرە منێ ئابا هەڵیان گرێ بە تەکسیەک شتێکن ئەرە وەڵڵا مناڵەکانی وت مامۆساکان جلوشتیان بۆ ئەکڕن قەت هەبووە لە مەکتەب بگەڕێنەوە بڵێ تەلەبەیەک جانتاکەی جوانتر بووە دەفتەرەکەی جوانتر بووە بۆم باسکە بزانم بەڵێ ئەو کچم کە ئێستا لە ئەڵێ من لەو پانتۆڵی ئەو ڕەفیقەمایە لە ئێوارە سەری کێشێ بە عەرزە نیمە بۆی بکڕم باسی ئەوەت کرد کە دوو پشک ڕاستە لە زستانانە دوو پشکی تر نامێنێ و سڕ ئەبێ بەڵام بەرەبەرە بەرەو گەرما ئەڕۆین ئەو کاتە چی ئەکەن ئێوە هەردووکتان چۆن ئاگاداری مناڵەکان ئەبن بەسرە یا بەسرە یا دەرمان خێراخێرا هەموو هەفتێ بە دەرمان بڕژین چۆن بەسەرە چی ئەکەن یان بەسرە ئەخەوین ئەگەر ئەومان ئارەوەڵاخ خەڵکەمانەکەین بەسرە ئەم بەیانێ ناڵم ئەو مەعرزەکە و بەسەرما داوە پارچێکی تر بوو لای دامان نابوو وتمان بە ئەم ناڵانە نەچ وڵای تر ڕووخاشکە تر ئەم فڕەیە دەرەوە دوو پارچە بوو بۆچی ئاو ئەکڕن ئاوی نییە ئێرە ئاوی نەوەڵ بڵم نیەتی تاپویارەکانە فەرئێکمانەیە هاوینان هەرە بێ بیکڕین بە زستانان باشترین کەس هاوکاریتانەکە لە دراوسێ و چواردەورتان ئەزان کە وەزعتان خراپە هاوکاری بەس ئاوا مامۆستایە یا ئاوا کەسێک کە بێتە ماڵەوانێ ستا ئەم ڕەمەزانە هەر بە خەڵک بە مامۆستاکانی ئەو خواردن و ئەروەڵا تۆ بەیانیان سعات حەوت بۆ هەشت ئەبێ لە دەوام بیت شێوانش ئەڵەن بەسرە جاری وایە ئەخەوین لەبەر دوو پشک چی ئەەکەیت یعنی ناخۆش نییە بۆ تۆ شەو چاوەڕێ بکەیت تا دوو پشکێ نەیە بە مناڵێکتەوە بەیانیش هەستی بڕۆی بۆ ئیش قورس نییە وەڵی بەڕاستیەکەی قرسە بۆ من زەر قوسەچکە بڕاستی من ئەگەر بەرنامەرێک بووم لەو شوێنە بم ئیسم بە ئیسراحەتچکە بە ڕۆژە من شوێنەکەم کارگوزاریە پاکەرەوەم هیلاک بم بەڕاستی بە ڕۆژەکە هیلاکم بەشەوەکەش ئەگەر نتوانم ئیسراحەت بکەم یعنی ناتوانم تەحملی ئەوە ناکەم ئیتر تۆزێ پێی عەسەبی بم لەبەری کە من نەخۆشی ژەقیقم لەگەڵا پێویستم بە ئیسراحەتێکە ئیسراحەتێک بکەم لەسەر ئەم هیلاکێ ناتوانم بەڕاستی خانۆکەم ئەو خانۆکەی کە بینیتانە و ناتوانم لەبەر ژیانی مناڵەکانم بەدڵی خۆم مرتاح بخەوم کە بڵم بە ئەم شەو ئیسراحەتکەم بۆی بەیانی بچم بۆ دەوام بەڕاستی دوو پشکەوش ناڵە بخەوین ئەبێ بە سەرسەرە لەگەڵ خێزانەکەمە بخەوین و هیچێکمان بخێت و هیچێکمان بەخەبەر بێ ترمان ناسێ ئەوی ترمان بخەوێتەوە ئەبێ ئاوە ژیان بەرینە سەرژنانە وەڵی بۆ منە تا بڵێ ناخۆشی قورسە ڕاستە خاتونگیان خۆت بە ڕۆژووی تو بوراویتەوە ڕۆژەکەت نەشکاندووە هاوسەرەکەت بە ڕۆژەوە کاتی بانگە هیچت حازر نییە بە تەمای چیت یعنی هیچت نییە لێی بنیت باوە لەخوا بە زیابێ ئەو مامۆستای برنجی بۆە ناوم بە تەما بووم برنجێکی سووریان بۆ لێنم ناڵم ئەو مناڵم چوار ڕۆژە ویستم وتم ئەگەر هێزێکم هەبێ زەلامێکە ناسم بەس نەمتوانی وتم لێ ئەچم پارە قەرزەکەم ئللا ماسیەکەی بۆ ئەکرم بەس خۆی گەورە ئەو کارەی کرد کە ئاوام لێ هات بورامەوانە چونکە ئەو مناڵم چوار ڕۆژە داوای ئەکا ئیتر تەحمولم نەما هەرکە ئەچێتە دەرەوە دایکە زۆر خۆشە ماسیەکە ئیترتم ئەچم قەرزی ئەکەم بۆی ماشەڵڵا 5 مناڵت هەیە خوا لێت نەسێنەیە خوا تەبعەن هەر ئێوارەی یەکێکیشیان داوە خواردن بکات بۆ تۆ قورسە و زۆر ناخۆشە ڕاستە وەکو دایکایەتی هەست بەو ناخۆشی ئەەکەیت بەڵام ئەگەر بوونێتی شنەبێ ئەو کاتە ناخۆشترە کە تۆ نەتوانی بە پێی خواستی مناڵەکەت خواردنێک حازرکەی ئەی بۆ جەژن هیچ جلوبەر و پێداویستێکە بۆ کڕێ مامۆستاکان بۆیانێنەوە ماڵی ئێوەش ئاوێ بەڵێ مامۆستاکە بۆی مامۆستای ئەوە کە مناڵەکانت لەوێ ئەخوێنن یانەوەی کە باوکیان داوامە نە ئەوەی کە ئەوان باوەڕەکەی پارەم پێ نەبوو چوومە خوارەوانە لەگەڵ ئەمە کە بینیم ئەلاگەیەک پێڵاو کەوتووە ئەوەم لە پێ کرد و بردمن بۆ مەکتەب باوەڕەکەی پێڵاو نەبوو کوڕەکەم لە پێیکە وتم وڵاخوای گەورە شەقێکم وەڵامەوتی چییە وتمە هاو هەموو پێڵاو تازە ئەی بەمەوە لە پێیانەکەم ئەوە بەوە ڕاییم کردوون خەڵک فڕێیا بوو تۆ هەڵت گرتەوە هەڵم گرتەوە یەنا من لە بەرم کردن بە کەڵک هادیانی ئەوە تازە بوو بەڵێ پێم جوان بوو تازە بوو وتمەر ئەوەی خوایە سپاس بۆ تۆ خوادر خەمی ئەوەم لێ هاتە بوو سرم باشە ئەموو من چیان لە پێ بکەم بیان نێرم بۆ مەکتەب پێڵاوەکانیان دراوە وەڵا ئاوڕما یەک عەلاگە پێڵاو بوو وەڵا بوو هەر هەمیانی تیا بوو داواکاریتان چیەتانەوێت چیتان بۆ بکەن تۆ ئەتەوێت چیت بۆ بکەن واللهی بەڕاستی داوا لە خێرخوازان و لە ئەهلی مسلمانی
خی گەوراکەین کە یارمەتیمان بن و تر خۆتانەوە وەزعکەتان بینە و خانووکەتان بینە و بەڕاستی هیچ پارەیەکمان نییە ئەم خانۆ چاپ بکەینەوانێ ئەجا ئەم خانۆ لە بەری بە نسبەتی ئەوەیش کە بێتاپۆیە و هیچی نێکی لە شارەوانیان نییە ناتوانین چاچکەینەوە بەدڵی خۆمانتیا بژین و ینی ناتوانین بە مرتاحیتا بژین و بڵین دڵمان پێی خۆشە کە مرتاحینتیا مرتاح نینتیا بەڕاستی نە شوێنەکەمان شوێنە و نەخان و کەشمان خانووە جاداواکارین لە مسلمانان و لە خێرخوازان یارمەتیمان بن تر شتێک کۆمەکمان بکەن بتوانین ئەم خانووە کە بتوانین بەجێ بێڵین و لە شوێنێکی کە نیشتەجێ ببین و ئەمەش ببینە و بە شتێکی تر و بۆ خۆمان لە شوێنێکی کە نیشتەجێ ببین و ژیانێکی خۆشتر بەرینە سەر. تۆ داواکاری چییە؟ وڵای هەر داواکاریمەوەیە ئەو مناڵانە مەرگیان نەبینم و ئەنجا شوێنێکی تۆزە پاک و تەمیز بێ و ئەم ئاوکڕینە بەڕاستی من 102 مەتر سۆندەی تەنکە ڕابکێشمە سەرەوە هەموو ڕۆژە 102 مەتر بەخوا تەنکەرێ ئاوم کڕیەوە ماڵم پێ پاکرێتەوە پارشی و نەخەوتومەتەوانەیە یەک تەختە یەک دای بەسەرما ئاگام ئێساش لە دنیاە ئەم پشتی سەرم سڕا ئەرەوەڵا ئەتەوێت تۆش هەر وەکو هاوسەرەکەت هەردووکتان تەبعەن تاواکەری ژیانی یەکترین ئەتانەوێت لەم خانووە نەجاتێ بێ لەبەر شوێنەکەی لەبەر خانووەکەش بەڵێ نە ئاوی هەیە نە خەدەماتێکی پاک و تەمیزی هەیە ئەبێ دایمی خواڕاکەی خۆیان مناڵەکانم نەکەوێ خۆیان مناڵەکانم شتی لێ نەیە ئینشەڵڵا خی گەورە ئێوەیان بۆ بهێڵە ئێمەش داواکارین ئینشەڵڵا خی گەورە دەرگای ڕەحمەتتان لێ بکاتەوانە یا ڕەبی خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون ژیان و گوزەرانی ئەم خانەوادە بەڕێزە بوو کە قورسە لە بەردەم مایکێکا بتوانێت باسی ژیانی خۆی بکات و بۆ من و ئێوەش لی تێبگەن داوە لە خێرخوازان و سەرمایه‌دارانەکەن کە بێن بەهانایانەوە دەستی هاوکاریان بۆ درێژ بکەن کە ژیان و گوزەرانیان لەم خانووەدا زۆر ناخۆشە هیوادارین ئێوەی خێرخواز ئاوڕێکیان لێ بدەنەوە زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون خواتان لەگەڵ پرۆگرامی میوانی توێن بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانانی بەڕاستی چۆن دەری ببڕم. جاري عيد نییە ینی نەبوونی عید نییە